ئەو کاتە کە تۆ هەوڵی باشتری لەگەڵ کیا هەوڵی باشتری بەڕێزم زۆر مهمە تۆ پێشبڕکێکە و لەگەڵ زیرەک و بەتواناکان بێت واتە خەڵکانێکی زیرەک و بەتوانا هەن بۆ نمونە هەیە هەر لە دایک بووە خەڵک پێڵێ ئەمانە ویراستیان زۆر زیرەک باشە تۆ کەیتە ئەم دەورەیە پێتە سەلمێنرێ ئەوانە هەرچەند زیرەک بن ناگەن بەوانەی کە تەمرینەکەن بەڕێزان ئەمە ڕاستیەکە هیچ کەس نییە لە دایک بوو بێ زیرەکی لەگەڵ خۆی هێنابێ لەوانەی لە پاڵەوانەکانی یادگە بباتەوە نیشتیوە پاڵەوانەکانی یادگەش زۆربیان ئەوانە نین کە هەر زیرەک بوون زۆربیان ئەوانن کە خەفەتیان خواردووە زیرەک نەبوون ئەوسا چیان کردووە تەمرینی زۆریان کردووە دۆمینیک ئۆبراین 8 جار بطولەی عالەمیە باتەوە دۆمینیک ئۆبراین لە 16 ساڵی لە مەکتەب ئەوان یەکەن مامۆستاکانی پێڵێن ئەزانی چی هەر کەسە بۆ شتێ باشە بۆ ناڕێ ئیشێ بدۆزیتەوە زۆر قورسە لە مەکتەب پێت بڵێن تۆ بۆ خوێندن ناشی بڕۆ ئیشێ بدۆزەرەوە ئەڵێ من کێشەی چیم هەبوو کێشەی دیسلێکسیا ڤیدۆکەیم پێ پیشانیە دۆمینیک ئۆبراین دیسلێکسیا چییە بەڕێزان دیسلێکسیا کێشەیەکی زۆر گەورەیە ئەویش ئەوەیە تۆ تەماشای کەلیمەیە گەکەی پیەکە بە کیوە بینی بۆ نمونە بەکە بە دە بینی نەکە بە مە بینی یعنی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە تۆ تەنانەت پیتەکانی لێ تێک بچە بۆ ئەوانەی دیسلێکسیان هەیە بێزارە بن لە خوێندن لە ئیمتیحان لە لێپرسینەوە بەڵام ئەم پیاوە کە دیسلێکسیشی هەیە باشە دیسلێکس چییە پەیوەندی لای ڕاست و لای چەپی مێشکی زۆر مەزبوط نییە ئێمە شتێکمان هەیە لە ناو مێشکە پێوترێ کۆرپس کۆلۆسم لای ڕاست و لای چەپی مێشکی ئێمەی پێکەوە بەستووە ئازە کۆرپس کۆلۆسم بەشێکە وەک وای بڵێ پارچەی پینەیی ئەم پارچەیە لە خوارەوەی مێشک لای ڕاست و لای چەپی پێکەوە بەستووە ئێمە کاتێککە ئەمەلێکی زیهنیەکەین زوو ئەم لاکە لەگەڵ ئەو لاکە پەیوەندی دروستەکە ئەوانەی نەخۆشی دیسلێکسیان لەم پەیوەندیە وەزعان خراپ جا ئازیزان ئەم پیاوە دیسلێکسی هەیە بەڵام چی فێرەکەن من ئەوەی ئەمڕۆ ئەمەی باسیکەم ئەمێ چی فێرە بێ